لەم نێوەندەیە لەوانەیە کارکرابێ بۆی کە پرۆژەیەکی مرۆیی و کۆمەڵایەتی بۆ ئەوەی کە ئەمەیان جیاوازترە لەوانەیە بە شێوازی لە شوازەکان کاراسانی بۆ خاوەن پێداویستی تایبەت کرد بێ پێویست نەکا بچێت سەردانی کۆمەڵە شوێن بکە هەر لە ڕێگەی خۆی و فۆرمێک بڕکاتە و بتوانێت پێداویستیەکانی خۆی بگەێنێت ئەمە ژواکات بە شێوازی لە شوازەکان کاراسانی بۆ ئەو کەسانە بکرێت جا من لەسرم بابەتە زۆر ناڕۆم کە بابزانین ئەم ڕێکخراوە کارەکانی خۆی لە چیا بینێتەوە و ئەم پرۆژێشی کە کاری لەسەر کردووە چه سوودێک و لێکەوتەیەکی هەیە بۆ خاوەن پێداویستی تایبەت و ئەو کەسانی گرفتێکیان هەیە ئێستا زۆر بەڕێز خاتوشیلان حەسەن قادر سەرۆکی ڕێکخراوی پەروەردەیی هاوچەرخ بۆ کوردستان لێرە ئامادەیەگە فەرمێت بەخێر بێ بەخێر بێت بەخێر بێ خاتوشیلان زۆر سپاس دەکەم سەلامەتی زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ تۆش سەرەتا بابزانین ئەم پرۆژەیە پرۆژەیەکی مرۆیی و کۆمەڵایەتیە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئەم پرۆژەیە چه جیاوازیەکیە لەگەڵ ئەو کارانەی پێشتر کە کراوە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت سەرەتا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس بینەرانەکەین ئەم پرۆژەیە ڕاستیەکەی بۆ ئیشکردن بۆ حاڵەتی خاوەن پێداویستی تایبەت زۆر ئیش هەبووە زۆر ئیش کراوە بەڵام بەس بەداخەوە تاکو ئێستا ئێمە لەم جۆرە نەخۆشیە کە نەخۆشیێکی دەگمەنە نەخۆشی ئوشر سندرۆم ئەمە بەداخەوە هەردوو حاڵەتی نابیست و نابینابەیەکەوە هەندێک جارێک لە دەستدانی هاوسەنگیشی لەگەڵایە هەتا ئێستا یعنی زۆربەی خەڵک ئەم حاڵەتەی نەبیستووە لەگەڵ ئەوەشە چەنەها خێزان گیرۆدەم بەدەست ئەم نەخۆشیەوە ینی لەبەر ئەم ئۆشر سندرۆمە کەسەکان بینایی و بیستنیان لەدەست ئەدەن وایە و تەنیا ئەو خزمەتەی کە ئێوە ئەیکەن ئەو کەسانە ئەگرێتەوە کە لەبەر ئەم نەخۆشیە بینایی و بیستنی خۆیانیان لەدەستا وایە خاتون بەڵێ ئەگەر بۆ بەرچاوڕوونیەک باسی لە نەخۆشیەکە بکەین ئەم نەخۆشیە لە سەرەتا نابیستن ئەو کەسانە ئەو مناڵانە کە لەدایکە بن نابیستن یا کەم بیستن بەڵام وردە وردە لە تەمەنی هەرزەکاری یا گەنجیە بینایان لە دەستیان تووشی شەوکوێریە بن وردە وردە چاوەکانیان کزە بێ بەرەو نابیناییەچن هەندێک جاریش باڵانسیان تێگەچێ هاوسەنگیان تێگەچێ باشە وتت نەخۆشیێکی دەگمەنە لای خۆمان بۆ نمونە لە هەر سەد لە هەر هەزار مناڵ چەند مناڵ لەوانەیە توش ئەم نەخۆشیە بێت ڕاستەکە زۆر دەگمەنە ئەم نەخۆشیەکی بۆ ماوەیە و دەگمەنە ینی حاڵەتەکان زۆر کەمە هەتاکو ئێستا ئێمە بانگەوازمان بۆ کردووە ژمارەیەکی کەممان لێ وەرگرتووە بەڕێژە هەتاکو ئێستا لە کوردستانە لە عێراقە من نەمبیستووە ئەو ڕێژەیە وەرگیرێت بەس ئەزانم کە دەگمەنە و زۆر کەمە باشە ئەو کارانەی کە ئێوە کردوتانە لەم پرۆژەیە چه سوودێ بۆ کەسانە ئاگەێنێ وەکوتمان ئەم کەسانە ڕاستیەکەی ئەناڵێنن بەم گرفتەوە معاناتیان هەیە بەڵام بەس ئێمە لە ڕێگەی خۆمانەوە لە ڕێگەی تۆڕێکی نێودەوڵەتیەوە ئێمە هەوڵمان ناوە کە زانیاریەکان یعنی زانیاریەکی زۆری زانیاریەکی جیهانی بەم خێزانانە بگەێنین پاڵپشتیان بکەین و پشتگیریان بکەین پشتگیری پزیشکی و ڕێنمایی دەرونی و پزیشکیان بینێ و هەروەها ئەم خێزانانە لەگەڵ خێزانێکی تر لە جیهانە کە هەمان حاڵەتی هەیە کۆنتاکتیان لەگەڵا بۆ بەستین کە سوود وەرگرن لە ئەو ئەزمموی یەکتری چۆن مامەڵە لەگەڵ نەخۆشەکان ئەەکەن چۆن چارەسەریان کردو یانی ئەو معاناتانە چیە کە یەتە ڕێگان چۆن بەرەوڕووی بنەوە ئەمە خۆشبەختانە ینی ئەم پرۆژێکە هەیە ینی شتێکە کە زۆر شانازی پێوەکەین کە بە زمانی کوردیە لە هەموو جیهانە ئەم خێزانە ئەتوانێت کۆنتاکت بکە بە هەر خێزانێکی تر لە هەر شوێنێکا بێ بە زمانی کوردی هەم زاراوی سۆرانی هەم زاراوی بادنی یەکسەر بە پەیوەندی بکەن ئەمە لە ڕێگەی ئۆنلاینەوە زۆر جارێ من بۆی ڕوونتر بێت لە لای زۆربەی خێزانەکان تۆ باسیەوەت کرد کە هۆشیاریەکان هەم لە ڕووی جەستەییەوە هەم لە ڕووی دەرونیشەوە زانیاری پێویستەیە کەسانی پسپۆر هەیە لە هەردوو بوارەکەیە بتوانێت بۆ نمونە
دایکێکە منداڵێکی هەیە ئەم گرفتەی هەیە ئەوێ لە ڕێگەی ئێوە هۆشیاری وەربگرێ چۆن ئاگای لە تەندروستیشی بێ چۆن ئاگاشی لەلایانی دەرونی بێ ئەمانە بەڕوونکردنەوە بە تەواوی ئێوە خسووناتە بەردەمیان جامە بە ڕێگەی ئۆنلاینە بەڵێ ینی ئێستا ئەم پەیوەندی چۆنە تۆڕێکی جیهانی نێودەوڵەتیە ئەم تۆڕە لەکوێ پێگاتۆ لە ڕێکخراوە نێودەوڵەتەکان پێگاتون لە سنتەری توێژینەوەکان پێگاتون لە پسپۆرانی ئەم نەخۆشیە پێگاتون ئەم تۆڕە ینی دائیمەن لە هەوڵان لە هاوکاریان بۆ ئەم خێزانانە ینی پاڵپشتیانەکان ڕاهێنانیان پێکەن شێوازی فێرکردنی جیاواز و گونجاویان فێرەکەن ینی پاڵپشتی دەرونی ئێن بە خێزانەکان هەم بە مناڵەکان فێریانەکەن چۆن پێشوەختە ئەم بەرەوڕووی ئەم چم بەرە دەمی ئەم نەخۆشیەوە چۆن چارەسەری بۆ چارەسەری ینی هاوکاریان بکەن چۆن پاڵپشتیان بکەن باشە جەخە تووشیلان ئێستا لانێ ئەم پرسیارە دروست بێت ئەو کەسانی کە تووشی ئەم نەخۆشیە بن ئایا پێویستیان بە ڕێگەیەکی بۆ نمونە جیاواز هەیە بۆی کە ژیان بەمان ئاسانتر بکرێت بۆ نمونە ئیمکانیەتێکی تایبەتیان پێویستە بەدەر لەو کەسانەی کە نابینانیان نابیستن ئەمان شتێکی جیاوازیان پێویستە کە ئێوە تیشکتان ستۆتە سەر ئەم نەخۆشیە بەڵێ زۆر گرنگە پێشوەختە پشکنینی بۆ بکرێ ئەو کەسانی کە هەستەکەی کە ئەم نەخۆشیان هەیە وەکوت وتمان ئەم نەخۆشیە بۆ ماوەییە پێشوەختە کە ئەو مناڵانە کە لەدایکە بن بە نابیست یا کەم بیست لەدایکە بن کاتی هەستەکەی ئاڕازەکانی دەرەکەوێ پێویستە یەکسەریانی خێزان کۆمەلگا وشیار بێت لەم نەخۆشیە بزانێت کە ئەم نیشانانە هەیە کاتێک کە هەستەکەی کە ئەم نیشانانە لەو کەسا دەرکەوتووە زوو بەرەوڕووی بچێ بۆ لای دکتۆر پاڵپشتی بکە پاڵپشتی فێربوونی بکە ئیتر پاڵپشتی فێربوونەکە یعنی هەتاکو ئەو کەسە بڵێ هەر نابیستە یەک کێشەی هێوانە ئەتوانێت لەمە یا کەم بیستە ئەتوانێت لە ڕێگەی ئامێری بیستنەوە ویان لە چاندنی قەوقاەوە ویان بە زمانی ئاماژە پەیوەندی بکە لەگەڵ دەوروبەرەکەیە کە ئێوە لەمانە یارمەتیانەدەن ببوورە ئەمە هەتاکو ئێستا ئەو کەسە خۆی نەبێ یعنی بۆەوەی ئێمە هاوکاریانەکەین کاتێک کە ئەبێت بە نابیناش ئەوە پەیوەندێکە ئەو فێرکردنەکە زۆر زەحمە دەبێ بۆی تۆ تەسەوڕکە یەکێک نابینا بێت و نابیست بێ لە هەمان کاتە ئەین چۆن پەیوەندی فێریەکەی چۆن شتی فێرەکەی چۆن پەیوەندی بکە یعنی کەواتە ئێمە لەو مەرحەلەیە پێویستە زوو هەندێشتی بۆ دابین بکەیە بڵێ ئامێری تەکنەلۆژیای تازەمان هەیە سەردەنمان هەیە و ئامێرە تەکنەلۆژیەکان بتوانێت ئەوە چۆن سوودی لێ وەرگێ هەتاکو نەگەشتێتە مەرحەلە خراپەکانەوە چۆن بتوانێت پەیوەندی بکە چۆن فێری شتیەکەی تاوکو لە کۆتاییە لە حاڵەتێکە بتوانێت ژیانێکی پشت بە خۆبەستوو تێکڵاوی ناو کۆمەلگا بێت بتوانێت ئاعتماد کاتە سەرخۆی باشە باشتر بژی پێداویستیەکان بە تایبەتی ئەگەر تۆزێ باسی مناڵکەی تۆزە قورسترە چکە مناڵ هەم نابیست بێ نابینا بێ کێشەیەکی زۆر گەورە دروست دەکات بۆ ئەم بۆ خێزانەکەیان بۆ دایک و باوکیشی بەڵام لەو تازە کارانەی کە بۆ خاوەن پێداویستی تایبەت ئێستا لە جیهانە لە پێشکەوتنایە بە تایبەتی بۆ مناڵ ئایکەن ئەوەیە کە تا چۆن بتوانانی مناڵێکی نابینا ئاشنا بکەی بە مناڵێتی خۆی کە ئەوان ڕستەکانەوە منە وڵاتی ئەڵمانیاکرێت لە ڕێگەی ئامێرە زیرەکەکانەوە بە ڕێگەی دەرجی لەگەڵ ئەم منداڵای ئامۆژگاریەکەن یاری لەگەڵەکەن کۆنتاکتی بۆ دروستەکەن لەگەڵ مناڵانی ترە بۆی کاس بکە ئەم مناڵە شتێکی لێون نەبووە کە ناتوانێت پەیوەندی بە کەسەوە بکە ئەمەوەکو تازەترین کار کە کردویانە بۆ خاوەن پێداویستی تایبەت لەم پرۆژەی ئێوەیە هیچ شتێکی تایە کە بۆ نمونە ئەڵێن دایک و باوک کە تایبەتی مناڵێکی ویان هەبێ سەبووری بێ بۆیان دڵیان پێی خۆش بێت بتوان هەستکەن مناڵەکان لە لایانی دەرونیەوە ئارام بۆتەوە لەلایەن جەستەیی و کۆمەڵی ڕێنمایی وەرگرتووە بۆ ئەوەی کە بزین ئیتر ئەمەش بەشێکی خزمەتی ترە ئەیین بۆ کەسانێک کە خاوەن پێداویستی تایبەت بێگومان ینی گیان لە پێشکەوتنایە خۆشبەختانە زیرەکی دەستکرد هەیە چەندەها ئەپلیکیشنمان هەیە ینی ئامێرمان هەیە کە لە خزمەت خاوەن پێداویستی تایبەتان ئێستا ئێمە لە هەمان کاتە کە ئەم ئیشاکەین بڵێ ئەپلیکیشن ینی سبینە بڵێ هەر بەرنامەیەکمان هەیە بۆ کە هاوکارە بۆ مناڵانی نابیست کە چۆن ئەو ئەپلیکیشنە هاوکاری ئەو کەسانە ئەبێ کە نابیستن ئاگاداری چواردەوریان بن
مثلا دنيا يا كارثاتك سرشتيه يا شتيك بي ولا رجيها زوا اما برنامجي اسانه لوانيه بلان بس پێویستی بە شارەزایی هەیە پێویستی بەوەیە کە خەڵکەکە ئاگادار بێ هوشیار بێ لێ چۆن بەکارێت چۆن دای بەزێنێ لە مۆبایلەکەیە ئەو بەرنامانە ینی بۆ کەسانی نابیست دای بەزێن و پێش ینی لە کاتی ڕوودانی هەر دەنگێکی بەرزیە کارەساتێ مەسەلەن سەبەست جادە ڕۆسارێ شتەیە ئەم بە هەزە ئاگاداریە کاتەوە لە هەمان کاتە بەرنامەمانی ئەپلیکیشن کاتێکە من زمانی ئاماژە نازانم بەڵام لە ڕێگەی ئەو ئەپلیکیشنەوە من کە قساکەم ئەو بۆیەکە ئەو بەرنامەی بۆیەکە بە زمانی ئاماژە وایە بە پێچوانەوە ئەم بە زمانی ئاماژە پێڵێ ئەو ینی ئەیکات بە وشە و بە قسە کرد زۆر باشە خاتوشیلان ئێستا بەڕێزت باست لەوە کرد ئێوە لە ڕووی تەرانەت دەرونیشەوە هەم یارمەتیدەری کەسەکە بن هەم خانەوادەکەشی بەڵام هەندێک جارە بێم ئیشەی ئێوە لەلایەن کۆمەلگاشەوە تەواو بکرێت ئەو تێڕوانینی کۆمەلگا بۆ ئەمە چی؟ ئەمە ینی ئیشەکەی ئێمە زیاتر هۆشیارکردنەوەیە ینی کۆمەلگا ئەبێ هۆشیار بێت لە ینی تێگەشتنی هەبێ بۆ ئەم نەخۆشیە ئەبێ تێبگا لەم ئەم نەخۆشیە چییە چۆن پێداویستەکانی ئەو کەسە دابینەکە لە پێداویستەکانی تێبگات ئەم کەسە پێویستی بە چییە چۆن مامەڵەی لەگەڵاکات لەو حاڵەتەیە ئەمە کۆمەلگایەکی گشتگیر دروستە بێ پێویستە ینی ئەو کەسانی بێنە ناو کۆمەلگا لیان تێبگات و هاوکاریان بێت باشە ئەم کارانی ئێوەی کەن بۆ خزمەتکردنی ئەو منداڵانەیە خۆ کەسانی کەو گرفتیان هەیە بەدەر لەم کارانە ئێوەکو ڕێکخراوەکەی خۆتان چ کارێکی تر ئەکەن بۆی کە هەم کارەکانتان بۆ لایانی مرۆیی یاخۆ کۆمەڵە کاری جیاوازتری کەشتانەیە ئێمە خۆمان ڕێکخراوەکەمان ڕێکخراوێکی پەروەردەییە پەروەردەی هاوچارەخ بۆ کوردستان لە ڕووی پەروەردەیەوە ئێمە ئیشەکەین بەڵام بە زیاتر جەختمان کردوێتە سەر ئەوەی پەروەردە بۆ خاوەن پێداویستی تایبەت یعنی چۆن خزمەتی کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئەکەین لە بواری پەروەردەیە چۆن ئەتوانین فێریان بکەین ینی و هۆشیاریان کەینەوە کاراسانیان بۆ بکەین هەتا بۆ نابینان بۆ نابستان ئێمە بۆ ئۆتیزم دەوراتمان کردوێتە بۆ مامۆستاکان بۆ نابستان هەساوین بە دابینکردنی کتێبی برایل بۆ نابستان و چەنەها جارێ ینی لە دەرەوشتوان بۆ هێناون وەکو عینەکی زەڕەبینی زۆر بەخوات و جیاز و خۆشەوە چەند جارێکش من باسیەکەمەوە لە بەرنامەکانە بەشێکمان کردوێتەوە لە کتێبخانەی گشتی تایبەتە بە نابینایان کتێبخانەیەکی دەنگی و برایلە کە زیاتر لە 1000 کتێبی برایلی تایە و ئامێری زیرەکی تایە کتێبێکی ئاسایی بۆ دانێ پیتەکانی بۆ گەوراکات و بۆ دەخوێنێتەوە زۆر باشە هەر لە جیهانە ئەسڵەن ئێمە بۆ نمونە کەسانێکمانەیە هێلن کلێر یەکێک لە نووسەرە بەناوبانگە جیهانیەکانە کە هەم نابیست بوو هەم نابینا بوو و تا ڕێک ئەم بابەتەیە لە کوردستانی خۆمان ئەوەندەی بەڕێستان بەدووەدا چونتان کردۆلانەیە کەیسەکان بە نمونە بەرگوێتان کەوتوێت یان سێرچتان کردبێت بزانن تا چه قۆناغێک ئەسڵەن کار کراوە تا چەند ئەو کەسانە ئەم گرفتیان هەبوو توانیانە زاڵ بن بەسەر گرفتەکانە یان ئەگەر یارمەتیەک درابێتن توانیانە ئەمان هاوکار بن ئەوەندەی تر توانیانە سەرکەوتوو بن ئێمە بۆ نمونە کەسمان هەیە بەم گرفتانەوە توانی بێتی بێتە خوێندێکی باڵاوە توانی بێتی لەناو کۆمەلگای پیشەیەکی هەبێ زۆر بەداخەوە ئێمە ڕاستەکەی لەناو خێزانەکانە خۆشیان نازانانی ینی کە من ئێستا چەند کەسێ تەلەفۆنی بۆ کردووم ئەڵێ نابینایە یا نابیستە یا نابینایە ئێستا حاڵەتێک تەلەفۆنی کرد کە بوتم باسم بۆ بکە چۆنە حاڵەتەکەی آخر ینی ئەم پرۆژێ تایبەتە بە کەسی و شەر سندرۆم ئەبێ هەردوو حاڵەتەکەی هەبێ وتی نابیستە بەڵام بەس کەمێک ئێستا وایە باڵانسی تێکچووانە یعنی ئەمانە نیشانن بۆ ئەو نەخۆشیە ینی پێویستە ینی لی نازانم هۆشیاریان نییە بەرامبەر بە نەخۆشیەکە خێزانەکان هەندێک پزیشکتان تاکو ئێستا بۆ نمونە لەگەڵ هاوکار هەیە کە ئەگەر
گوێتان لە کەسانێکەوە بوو بەم نیشانانە ئەرجاعیان بەم بەو پزیشکانە؟ ئێستا لەم تۆڕەیە سنتەری توێژینەوە هەیە، پزیشکانی پسپۆر هەیە، خێزانەکان خۆشبەختانە ئەتوانن بە کوردی هەم سۆرانی هەم بادینی مباشرەتەن قسە بکەن لەگەڵ ئەو تۆڕەیە، یەکسەر بوانەکەن بۆ زمانی کە ئەو تۆڕە قسەی لێتی ئەگەن وەقسەیەوانەکەشانەوە بە کوردی کۆنتاکت هەیە، ئەتوانن سوود لەو ڕێنمایانە، لەو چارەسەرانە، لەو ڕاهێنانانە، لەو شێوازە تازەی فێرکردانە وەرگرن. باشە پرسیارێکی ترێ کرد ئێمە لە تاکو ئێستا چونکە پاڵپشتیەکی پەروەردەیی و کۆمەلگان نەبووە و پاڵپشتی بۆ ئەم حاڵەتانە یعنی نەگەشتونەتە ئەوەی کە بخوێنن یا بکەنە پلەیەک، بەڵام ئێستا کە یان من بە دوایدا چوونم بۆ کردووە لە وڵاتان لەم تۆڕەیە کە ئەی خوێنمەوە کە بە دوایە چۆم و ینی زانیم چەنەها کەس یعنی هەمە حاڵەتەی هەیە گەشتوشتە بڵێ زانکۆکان هەتا ئەمان پاڵپشتی ئەوەکەن فێریانەکەن کە چۆن ئەو کەسانە بتوانە ئاعتیمادکەنە سەر خۆیان فێر بن بخوێنن و بکەنە هەندێ کۆلیج و هەندێ پلە. لەم تۆڕی ئێوەیە هەوڵتان ناوە کە بۆ نمونە ئەو کەسانەی بەشدارە بن بێگومانە بێ خێزانەکانیشیان لەگەڵیانە بن بۆی کە بتوانن زانیاریەکان وەربگرن. لەوانەیە ئەگەر مناڵێک ئەم نەخۆشی هەبێ مناڵێکە شەمانە نەخۆشی بێ بەس نیشانەکانیان جیاواز بێ، هەمیان زیاتر لەلایەن جستێکەیە کۆمەڵە گرفتی بۆ دروست بوو بێ، هەمیان لەلایەنە دەرونیەکە کۆمەڵە گرفتی بۆ دروست بوو بێ. لەناو ئەم تۆڕەیە کاڵی بە زمانی کوردیە زانیاریەکان و ئەتوانن سوودی لێ ببینن بەردەوامە بێ لەگەڵ ئەم مناڵەیە؟ بەڵێ ئێستا مەسەلەن خێزانێکمان هەیە ئەو حاڵەتی هەیە و خێزانێکیش هەیە لە فێرلەندا بۆ نمونە هەمان حاڵەتی هەمان نیشانەی ئەم مناڵەی هەیە ئێمە کۆنتاکتێک بیزەبێت کۆنتاکتێک ئەبیا بە هاوڕێی ئەو خێزانە بن بە هاوڕێ یەکتری ڕۆژانە باز لە معاناتی یەکتریەکەن باسی لە ئەزمونونەکانی یەکتریەکەن چۆن چی بەسەرهاتۆ چی کردووە چۆن چارەسەری کردو یعنی ئەم کۆنتاکتە دروستە بێ هەم دڵخۆشیەکە بۆ هەمووی هەردوو لایەن هەم سوودیش بە یەکتریەگەێنن ئەتوانن ژیان بەردەوام بێنی ئەمە پاڵپشتێکە بۆرد و خێزانەکە چونکە زۆر کاتەتوانی لە ڕێکەی ئەوە بۆ نمونە دایکەکان یاخو باوکەکان سوود ببینن لەوەی کە هەڵێ من ئەم شۆ بە تەواتی نەخەوتووە یا خودم گرفتەیە بوو یاخۆ مازارێک بوو هەویشەڵێ بە هەمان شێوم ئازارە و گرفتەی هەبوو لەوانەیە بە هەردووکیان ببنە بەشێکی چارەسەر بۆ یەکتر بۆی کە بتوانێت چی لەگەڵا بکە بووی کە تووشی ئەو گرفتە ئەمان ئەزمونێکی جیاوازیان تاقی کردبێتەوە سەرکەوتوش بێگومان لەگەڵ ئەوەشە ئەگەر کار بۆ بکرێ بۆ نمونە چەندین کەسانی پسپۆڕیکە وەکو لایانی دەرونی لەم تۆڕەیە بەشدار بێت و زانیاری بە بوونی هەیە ببورە کەسانی پسپۆڕی دەرونی لەم تۆڕەیە بووری هەبێت بۆ نمونە دایکێکە پرسیارێکی ئەڵێ نەک مناڵەکە کێشەی هەیە کێشەشی بۆ خۆشم دروست کردووە. بەڵێ بێگومان ئەمە بەشێکە لە پرۆگرامەکە بەشێکە لە پرۆگرامەکە کە ینی بڕێنمایی پزیشکی و هەم ڕێنمایی دەرونیانێنێ ئەن پێویستیان پێدێ هەم خێزانەکە هەم ئەو کەسی توش بوو بۆ نەخۆشیەکە هەردوو لایەن پێویستیان بە ڕێنمایی و پاڵپشتی دەرونی و ڕاهێنان هەیە. زۆر باشە خاتوشیلان کەواتە ئەگەر مناڵێک لەدایک بوو وەکو توانای بیستن یان ئەم توانایە نەبوو یان کەم بیست بوو وردە توانای بینیشی لەدەستا یان هەندێک جار گرفتی پاراستنی هاوسەنگی هەبوو ئەتوانێت پەیوەندی بە ئێوەکە لەوانەیە ئەم نەخۆشی ئۆشر سیندرۆمەی هەبێ وایە جا لە چ ڕێگەیەک و پەیوەندیتان پێوە بکەن؟ ئێمە نهینە کە بەرنمەیەکە ئەگەر ئێستا وابزانم داتانەوە لەس ئەگەر هاوڕێیان سلایدەکانیان باشە لەم ئەم بەرنمەیە ئەتوانێت پەیوەندی بکات ئیتر ئەوە ئێمە هاوکاریانەکەین کە پەیوەندی بکەن بەم بەرنمەیەوە بەم تۆڕەوە ئیتر ئەوە ڕۆژانە خۆیان قسە و گفتوگۆ و ئیتر هیچ بربەستێک نابێ بۆ ئەوەی وەرگرتن زانیاریەکان. باشە دەستەکانتان خۆش بێ زۆر بۆ ئەم هەوڵە جوانەتان بۆ ئەم خزمەتە جوانەتان